ئامێستاکەش بەبۆنی سێو میمارە خەزەڵ وەرە بەهاری پیر و گانجێم خەزەڵ وەرە بەهاری پیر و گانجێم کوێستانی دڵ بەجارێ دەرێ دەدارە کوێستانی دڵ بەجارێ دەرێ دەدارە منزڵگەی ڕۆحی کوردانم لە مەودوا تابلۆی خەمێکی لێ نەخش و نیگارە منزڵگەی ڕۆحی کوردانم لە مەودوا تابلۆی خەمێکی لێ نەخش و نیگارە گەڵا ڕێزانی لە ناکەو بۆ تەمەنم گەڵا ڕێزانی لە ناکەو بۆ تەمەنم بەخشەی ژیانە بێگوڵی بەهارە بەخشەی ژیانە بێگوڵی بەهارە لەبەر فتوای خوێنی کووردا هەمیشایە لەبەر فتوای خوێنی کووردا هەمیشایە هەموو ڕۆژێک لە تێکم بریندارایە هەموو ڕۆژێک لە تێکم بریندارە سوورەتی یاسینە دەخوێنێ دوژمەیان سوورەتی یاسینە دەخوێنێ دوژمەیان کەچی هێشتا نەمر هەر کوردەوارایە کەچی هێشتا نەمر هەر کوردەوارایە
غەزەڵ وەرە غەزەڵ وەرە بەهاری بیر و گەنجم غەزەڵ وەرە بەهاری بیر و گەنجم گوێستانی دڵ گوێستانی دڵ بەجارێ دەردەدارە لەبەر باری سێو وەرزی سێو بۆنی باری سێو وەرزی سێو بۆنی سێو گێژەڵوکەی مەرگی کوردە هاوارە وارە 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 باری سێو وەرزی سێو ڕەنگی سێو گێژەڵوکەی مەرگی کوردەمان گێژەڵوکەی مەرگی کوردە هاوارە 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 هاوار گێژەڵوکەی گێژەڵوکەی مەرگی کوردە هاوارە هاوارە دەنگخۆش دەستان خۆش بێت. خۆشەویستان ئێمە بەردەوامە بین لەگەڵتانە ئەچینە لای میوانێکی کەمان کە ئەمڕۆ باس لە گرنگی نووسین و بە ئەرشیڤکردنەکەین و نووسین لە بواری جینۆسایدا و نووسین لە هەموو ئەو بوارانەی کە پەیوەستن بەوەی کە چۆن ئەم بیرەوەریانە بە ئەرشیڤ کرێ و بە شێوازی لە شێوازەکان گرنگترین بابەت ئەوەیە کە ئێمە نووسەرەکانمان ئەو کەسانەی کە وەرجێڕن ئەو بابەتانەی کە گرنگە و پێویستە ئەم بابەتانە بە زیندوێتی بمێنێتەوە بۆەوەی کە باز لەوە بکەین بزانین مۆنومنت بۆ گرنگە تایبەتمەندیەکانی مۆنومنت چییە و چۆن ئێمە ڕێز لە مۆنومنت بگرین و ساڵانەکە میوانێکی زۆر وەکاتە پارێزگای هەڵەبجە و سەردانی مۆنومنتەکە لەناو مۆنومنتەکە ئەوانەی کە بۆ خەڵک نمایشەکرێن بەشێکن دەوەی کە ئێمە ئەو مێژووەمان
بە زیندوێتی بێڵینەوە یاخو ئەم مۆنومنتە بەسە یان ئەبێ کار لەسەرەوە بکەین بۆی کە نووسینی زیاترمانە و بە ئەرشیفتری بکەین. ئێستا میوانێکی زۆر ئازیزمان لایە زۆر بەڕێز سعید بەشیر وەکو نووسەر و وەرجەر کە بەڕێزیان ئێستا لای ئێمەیە زۆر سپاس مامەتەبوونە سەرتا بەر لەوەی بچینە لای نووسین و وەرجێڕان و بۆ ئەم یادە کە 37 ساڵ تێپەڕە بێت بەڕێستان وەکو نووسەرێک چیتان هەیە؟ زۆر سپاس بۆ ئێوە سڵاو ڕێز بۆ گیانی پاکی شەهیدان سەی ڕێز و نەوازش بۆ کەسوکاری سەربەرزیاندا ئەنەوێن لەم ڕۆژەیە وەک یادی کارەساتی کیمابەرانی هەڵەبجە بەڕاستی ئەوەی کە ئێمە وەک هەڵەبجەیەک من و خۆم ئەو کار لە تەمەنێکی بناڵی بووین بەڕاستی کارەساتێکی جەرگ بڕ و دڵتەزێنە وەک ئەڵێ هەتا وەکو ڕۆژەی ماوین لە ژیانە کاریگەری بەسەرمانەوە هەر ئەمێنێ و هەرماوە یەکێک لەو شتانەی کە من ئێستا وەک شتی حاڵەتێکی دیار لە ژیانی خۆما هەمیشە لە بیرمە ئێوارەی زەردەپەڕەکە زۆر کە ئێوارە دێ بەڕاستی ترسێکدا مەگرێت چونکە بەتایبەت لە مانگی ئازارە ئەو ئێوارەی مناڵوین یاریمانە کرد ئەو بارودۆخە ناهەموارە کە ڕووی یا بۆ شەوەکەی کە ئەو کارەساتە ڕوویا و سبەی کیمابەران کرا ئەم منتیقەیە هەمووی خەڵک لە ژێرزەمینە بوو ئەو کات ناوچەی شەڕ بوو هەرچەند بەداخەوە تەسەور نەئەکرا کیمایی بۆشێنرێ و ئەو کارەساتە گەورەی ڕووبە بەڵام بە تەبیعەتی ناوچەکە و بە سروشتی ناوچەکە کە لە نێوان دوو وڵاتی شەڕکەری ئەو عێراق و ئێران بوو بەڕاستی لەسەر دڵ و دەرونی ئەمە بەردەوام یعنی ئەو کارەساتە هەیە بە تایبەت لە عەرزم کردن لە کاتی هاتنی وەرزی بەهار و مانگی ئازار و ئەمانە کاریگەریەکەی ینی کۆتایی نەهاتووە کۆتایی نایە ئەوەش ڕنگدانەوەی لە ژیانی ڕۆژانەی هەموو تاکیکی هەڵەبجەیە بە تایبەت ئەوانەی کە حزوریان هەبووە لەو کارە ساتەیە و لەو کات و ساتە ناخۆشەیە لە ژیانە بوون لە شارەکەیە بوون. مامۆستا جەنابەت هەر لەوانەیە ئەوەی کە بینیوتە بۆ خۆت بە تایبەت لە قۆناغی منداڵی وای کردو ئێستا بەشێکی ژیانی خۆت تەرخان بکەیت بۆ نووسینەوەی پێمان خۆشە بەڕێزت باس لەوە بکەی قەڵەمەکەی خۆتت چۆن خستۆتە خزمەتی نووسینەوەی ئەو چیرۆکانە؟ بەڵێ وڵا ڕاستیەکەی من خۆی سەرخاڵی وەرگێڕانم هەم نووسین هەم وەرگێڕان زیاتر لە بواری فکر و مێژووی ئاینیە سەرخاڵم سپاس بۆ خاژمارەی کتێبی زۆرم هەیە لەو بارەیەوە لەسەر هەمویانەوە مخەدیمەی من خەلدوونەوە شاکارێکی گەورەیە بەڵام وەک کتێب کە تایبەت بێ بە جینۆساید و بواری جینۆساید و کیمیاباران خاوەنی سێ کتێبم من لێرە یەکێکیان ڕاهەندێنەوە دەوڵەتەکانی بەکارهێنانی چەکی کیمیاییە بەڕاستی نەمزانی کە چاوەپێکەوتنە بەڕێستان ئەنجام ئەدرێ ئەژین لەگەڵ خۆمان مزەجێکمەرە هێنا پێشکەشمەکردن بەداخەوە یەکیان ڕاهەندێنەوە نێودەوڵەتەکانی بەکارهێنانی چەکی کیمیاوی ئەوە لە باس لە مێژووی بەکارهێنانی چەکی کیمیاویە کار لە پێش زاینەوە هەتاوەکو 16 بە سەردێکی مێژووی هێناومە کتێبی دووەمیش کورتەی لە مێژووی چەکی کیمیاوی هەڵەبجە وەک نمونە ئەوە کورتەیەک لە مێژووی چەکی کیمیاوی لە هەموو دنیاە دەگەڵ نمونەی هەڵەبجەم هێناوەتەوەکە جۆری ئەو گازانەی کە لە شاری هەڵەبجە بەداخەوە لە ڕژێمی بەعسەوە دژی ئەم شارە بەکارهێنرا سێهەمیان وەک خزمەتێکە بە برینداران و کەسوکاری شەهیدان بە تایبەت برینداران ڕێبەرێکی تەندروستی و سەلامەتیە دەلیلە بۆیان ڕێبەرێکە ئەو برینارانەی چوار دکتۆری ئێرانی نووسیویانە دکتۆری پسپۆڕی ئەو بوارە دلیلێکە چۆنیەتی هەڵسوکەوتکردنی بریندارانی کیمیاباران لە ژیانی ڕۆژانەیە لە هەر چوار وەرزەکەیە چۆن هەڵسوکەوتکەن چی بکەن بۆ ئەوەی تووشی ئازارێکی کەمتر ببن خۆمان دەزانین بریندارانی کیمیاباران دانی ئازارێکی زۆر ناڕەحەتی ئەچێژن یعنی لە ژیانی ڕۆژانەیە ژیان بواری هونەرە مۆنومنت سازی و دروستکردنی مۆنومنتەکان ئەتوانێت هەر ڕێگەیەک بێت وەکو سیمبۆلێک بۆ گێڕانەوەی ئەوەی کە گوزەراوە یان هەر ئەوەی کە بۆ من نیشانەدا تەڕادێک ئەم خەڵکە
تاوانێک لە حەقی ئەنجامدرا. مۆنومنتی هەڵەبجە زانین یەکێک لەو شوێنانەی هەڵەبجەیە کە زۆرێک لە کاربەدەستان کاتێک سەردانی هەڵەبجە دەکەن لە ئاستی نێودوڵاتیە یەکێک لەو شوێنانی سەردانی ئەکەن هەڵەبجەیە. ئەوەندەی کە بەڕێزت ئاگاداری بە حکمیەوەی کە بەڕێزت بۆ خۆت یەکێک لەو کەسانی کە لەم مۆنومنتە خزمەت ئەەکەی لا دوایە مۆنومنتەکان ئەبێ ئستانداردەکانیان چی بێ پێوەرەکانیان چی بێ بۆی کە بتوانن کاتێک سەردانکارێک سەردانیان ئەکات بەشێک لەو چیرۆکیان بۆ بگێڕنەوە. بەڵێ خۆی بوونی مۆنومنت و دروستکردنی مۆنومنت ئەوە وەک جەنابەت ئاماژەت پێکرد بەڕاستی زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەو هەم لە بوارە کللتوریەکە هەم لە بوارە کارەسات و بڵین مەرگەسات و جینۆسایدەکە لە هەردوو بوارەکە گرنگە بە تایبەت لە بواری مەرگەسات و جینۆساید ئەوەی هەر گەلێکە تووشی کارەسات و جینۆساید هات بێت تووشی قڕکردن هات بێت گرنگە بۆی کە مۆنومنتی هەبێت. تایبەتمەندی مۆنومنتیش لەوایە بەڕاستی بۆ ئەوەی پێناسەیەک بێ بۆنەوەی داهات و پێناسەیەکی ئەو کارەسات و مەرگەساتانە بێ بۆنەوەی داهات و گرنگە وەک تعبیر عەرەبیەکەڵێ حەیویەتی تیابێ زیندویەتی تیابێ ئەمەش چۆن ئەکرێ تۆ تەنها مۆنومنتێکی لە پێگات بێت لە هەندێک وەکەڵێ چواردیوارێک ئەمە گرنگ نییە گرنگەوەی تۆ لەناو ئەم مۆنومنتەیە چیت هەیە چ شتێکت هەیە کە بەردەوام یاد و یادگاری و شەهیدانە بە زیندوی هێڵێتەوە ئەمە گرنگ ئەو یعنی کۆمەڵێ بەڵگە و دۆکیۆمنتی مەلموس وەک ئەو بەڵگە و دۆکیۆمنتانەی کە ئێستا لە مۆنومنتی هەڵەبجە بە خۆشحاڵی و هەڵواسراوە ئەو فەرمانانەی کە ئەو کارەسات و قەسف و بۆمبارانانی کە لەم شارە ڕوویاوە هەمووی هەیە مەسەرەن بابەت و بەحسی علمی لەسەر ئەو کارەساتە وەزائیدەن ئەمایان من بە گرنگتری ئەزانم بەتە هەمویان گرنگن وەز ئەمایان پاشماوە و کەرەستەی شەهیدان پاسماوە و کەرەستەی ئەو کارەساتە بەجێماو لەو کارەساتە سپاس بۆ خۆی ئەمە لێرە تاوەکو ئاستێکی باشەوەشمان هەیە بەڵام ئەکرێ مۆنومنتی هەڵوەک مۆنومنتی هەڵەبجە زیاتر گەشەی پێ بدرێ لەوانەیە ئەمە وەک کارمەندی مۆنومنت وەک بۆ نمونە هاوڵاتیەکی هەڵەبجە گلەیمان هەبێ لە وەک ئەڵێ تاوەکو ئاستێکی بەتوانم بار ناڵێم زۆر بەڵام مامناوەند لە هەژاری مۆنومنت گلەیمان هەبێ لە زۆر شتا بەڵام پرسیارە دروستکەین بۆ نمونە مۆنومنتی هەڵەبجە ساڵ بە ساڵ لە شانزەی سیا خەڵکێکی زۆر سەردانیەکە یعنی گەشت بۆ نمونە کەسانی زۆر بەناوبانگ سەرۆکی وڵاتەکان بۆ نمونە سەرۆک وەزیرانەکان سەردانیان کرد و لێرەش ئەزانی کە دەستنووسی خۆیان هەیە کە لەناو مۆنومنتەکە بەڵام بەڕێستان وەکو نووسەرێ ئەم مۆنومنتە ساڵ بە ساڵ پێویست نییە بۆ نمونە مامۆستا سەعید کتێبێکی تازەی دەرکۆ لە مۆنومنتەکە ئیزافە بکرێ کەسێکی کە بابەتێکی کەی هەیە بە شێوازێکی تر کۆکردنەوەی کۆمەڵێک کەلوپەلی تازەیە خەڵک کە ساڵ بە ساڵێت هەست دەکات ئەم ئاسەوارانە هەر پاشماوەی ماوە و هەر کۆکرێتەوە ئەمە ناتوانین بڵین زیاتر مۆنومنتەکەمان دەوڵەمەنەکات بە تەئکید وایە بەڵام گرنگ لێ یەک شتە وەک هەمیشە شتێک هەیە لە بواری هەندەسی و دیزاینە بە سیانەکردنە ینی هەمیشە بەردەوام ڕێفریشکردنەوەی ئەم شوێنانە ئەمە زۆر گرنگە ئێستا بۆ نمونە ئەم ساڵ لە ماوەی 2 ساڵە بۆ نمونە تەحدید بکرێ کۆمەڵی وێنەی مێژووی لە هەر مۆنومنتەکە بە تایبەت لێرە هەبێ بە بەروار و بە بڵین باس و بەسەرهاتی ئەو وێنەیەوە مەفروزەکە ئەم شارە پێک نهاتوە لە هەنێ وێنەی مەحدود بۆ نمونە باس لە وێنەکان بکەین وەڵی مێژوو کە هۆڵی وێنەکانە بۆ نمونە تو ئەتوانی 2 ساڵجارە 3 ساڵجارە وێنەی نوێی بۆ بێنی بۆ ئەوەی زیاتر مێژووی شارەکە دەوڵەمەندکەی وێنەی کیمیاباران زۆر لەوانە زیاتر هەیە کە بۆ نمونە لەوانەیە پێیان ئاشناین و وەک ئەڵێ ئەسەیتر لەبەرمانە ئەوەنە بینی ومانە خۆمان و بڵین مناڵیشمان لە زانکۆی هەڵەبجە هەیە بەشێک لە ئەرکەکەی ئەوە بۆ کۆمەڵێک فۆتۆ ئەمە گرنگە بەڵێ بەس ئەمە زۆر لە مۆنومنتەکان نایبینین مەسەرەن کەم ئەیبینین بۆ نمونە وێنەی شەهیدانمان زۆرە تۆ ئەکرێ هەر بڵێ فترەیەکی زەمەنی ناوە بەناو مێرانە بگۆڕی بۆی من وێنەیەکی عمەری خاوەرم بینێ و وێنەیەکی کەی هەیە بیبینم فڵان شەهیدی تر مەسەرەن گرنگ ڕیفریشکردنەوەی ئەم مۆنومنتانە زۆر گرنگە بۆ ئەوەی بەردەوام تازەگەری لە لای سەردانیکەرانی لە لایەوەی نوێ هەبێ بەردەوام شتی نوێ ببینین ئێمە کە لای جەنابتان معلومە کە تازەگەری و بەردەوام نوێکردنەوەی کۆمەڵێک چەمک و لایەن بۆ ژیانی ڕۆژانە بۆی بەردەوام لە یاد و یادگەی مەسەن بینەرانیا و ئەوانەی کە گرنگی پێن بمێنێتەوە گرنگ ئەو تازەکردنەوە و بەردەوام ڕیفریشکردنەوەیەک بۆی
حەیەوێتی بەردەوامی هەبێ ئەو شوێنە. مامۆستا سعید من وتم هەر وێبسایتێک لە زانکۆی هەڵەبجەیە بە خۆشحاڵیەوە یەکێک لەو ئەرکانی لە ئەستۆی گرتووە ئەوەیە کە ئەم سەرچاوانە کە بینینە خەریکە کۆی ئەکاتەوە ئێوە ئەوەندەی کە بەڕێزت ئاگاداربی لە مونومنتی هەڵەبجە ئەم لینکەتان هەیە لەگەڵ بۆ نمونە زانکۆی هەڵەبجە لەگەڵ ناوەندە ئاکادمیەکان هەم بۆی کە هەنگاوەکانتان ئاکادمیک بێت زانکۆیانە بێ هەم ئەوەی کە سەرچاوەکان ئەگەر بۆ نمونە لە وێبسایتە دۆزراوە ئێوەش بتوانن لی سوودمەند بن وەک کۆنتاکت لەگەڵ زانکۆی هەڵەبجە یان لەگەڵ ئەو وێبسایتە بە خۆشحاڵیەوە هەیە بەڵێ ئەوە هەیە بەڵام ڕۆتە تازەیە ئێمە هاوکاریمان کردوون داوای شتیان لێ کردوین بە تایبەت ئەو وەفد و شاندە گرنگانەی کە هاتوون دیارەکان کە هاتوون لێرە یادگاریان هەیە ئێمە دانیشتوین مەسەرەن بەناو ئەو دەفتەر یادگاریانە گەڕاوین ئەوەی کە گرنگ بێ هەمووی هەر گرنگە دەستخۆشیان لێکنەوەی یادگاری و خەمی خۆی دەربڕێ و بۆم شارە لە منداڵێکەوە بیگرە تا شاندێکی گەورە بەڵام ئەوەی کە زەرور ئەکاتۆ هەڵیگری و وەکو مێژوو بمێنێتەوە بەڵێ ئەوانە دانیشتوینە مەخشتەمان بۆ دروست کردەوە لەگەڵ زانکۆی هەڵەبجە بە سوپاسەوەوانی ژانی هاوکار بوون تاوەکو ئاستێکی باش تقریبان بەدڵمانە باشە ئەو کۆنتاکتەمانەیە خۆشمان لێرە وکۆڵێ کرانەوەیەکمان بەڕووی ئەوانەی کە بەحسەن وسن قوتابیانی زانکۆ و خوێندی باڵا هاوکاریانین بەردەوام لە ڕووی کتێبەوە لە ڕووی سەرچاوەوە هەتا لە ڕووی ئەو بەڕێزانەی کە لێرە کە سوکاری شەهیدانن زۆرجار کەسێک دێ قوتابیەکە خوێندکارێکە بەحسێکی مەیدانیەکە ئێمە کە سوکاری شەهیدانمان سوپاسیانەکەین بەڕاستی زۆر لە خۆ بردووانە ئەوانەی کە لێرن و ئەوش کە ئێمە پەیوەندیان پێوەکەین دێن لێرە بە سنگێکی فراوانەوە بەبێ ینی ماردوو نەناسانە بەڕاستی لە خزمەتی ئەو بەڕێزانان کە توێژینەوە و بەحسەن وسن دەسەکانە خۆش پێوەم سپاسی تۆکەین سپاس بۆ کتێب و بەرهەمانەی کە هەتا هیوادارین تۆش قەڵەمێک بیت بۆی کە بتوانی زیاتر مۆنومێنتی هەڵەبجە دەوڵەمەندکەیت و بتوانی ئەو مێژووی کە هەیە تۆش بتوانی زیاتر بینوسیتەوە بێتە ئەرشیفێک دووبارە سپاس بۆ بەنامەکەتان سپاس بۆ بەسەرکردنەوەی